ئیدارەی ڕاپەڕین لە ڕووی تەندروستیەوە لە دۆخێکی ناجێگیردایە جگا لە کێشەی بایکۆتی دەوام کێشەی کەمی دەرمان و نەمانی کیتی پشکنینی ڤایرۆسی کۆڕۆنا لە سنووری تەندروستی ڕاپەڕین وای کردووە زیاتر لە هەفتەیەکە پشکنینی کۆڕۆنا لە سنوورەکە ئەنجام نەدرێت دەگوترێت تەندروستی ڕاپەڕین قەرزداری ئەو کۆمپانیایەیە کە کیتی پشکنینی پێداوە و کۆمپانیایەکەش ئامادە نییە تا قەرزەکەی پێ نەدرێتەوە کیتی دیکەیان بۆ دابین بکات لێپرساوی ڕاگەیاندنی تەندروستی ڕاپەڕینیش دەڵێت بەهۆی ڕێکاری ئاڵوگۆڕی بەڕێوەبەری تەندروستیەوە ئەو گرفتە دروست بووە و هەفتەی داهاتوو چارەسەر دەکرێت ماوەی هەفتەیە کە بێ ئەنجامدانی پشکنین لە سنوورەکە نەکراوە بۆ هاوڵاتیانی بەڕێز لە سنوورەکە بەڵام هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ یەکەم ئەو ئاڵوگۆڕیە ئیداری کە لە سنووری بەڕێوەبەراتیش تەندروستی ڕاپەڕین ئەنجام درا لەبەرەوەی هیچ کەسێک نەبوو سەلاحەتی دارایی هەبێ کە واژۆ لەسەر کاروباری لیژنەکان بکات بۆ دامینکردنی ئەو کەلوپەلانە و هەروەها لە ئێستادا هیچ پێداویستیەکی تایبەت بە ئەنجامدانی پشکنین کە پێویستن نەماوە. ڕۆژ بە ڕۆژ ناڕەزایەتەکان لە سنووری تەندروستی ڕاپەڕین زیاتر دەبن بەشێک لە هاوڵاتیان دەڵێن بەهۆی نەبوونی دکتۆر و کەمی دەرمان لە نەخۆشخانەکان زۆر جار گرفت بۆ هاوڵاتیان دروست دەبێت و ناچار دەکرێن لە کەرتی تایبەتی تەندروستی چارەسەر وەربگرن لە کاتێکدا هاوڵاتیان توانای داراییان زۆر لاوازە و لە دۆخێکی سەختدا دەژیت. ئەوە ساعەتی شەوە نەخۆشێکمانی ناوە خەستەخانەی چواقۆڕنە یەک بە شەریشی لێنی زەکەی ژوو بە ژوو دەگەڕێن. دۆخی تەندروستی لە سنوورەی خراپە زۆر خراپە بۆ نمونە لەو ڕۆژانە مناڵێکم نەساغ بردم بۆ نەخۆشخانە بەشی مناڵان عیلازیان بۆ نووسم عیلازەکە لەوێ نەبوو دەست نەگوتیان نییە ناچارم چم لە دەرەوە بە پارەیەکی زۆر بیکڕم حکوومەت حەقا چاوێکی جدی بژێڕێتەوە بۆ بەشی تەندروستی لە ئیدارەی ڕاپەڕین چونکە هاوڵاتیان زۆر ناڕازین لە کەرتی تەندروستی لەو سنوورە. هەر بەهۆی خراپی دۆخی تەندروستیەوە بەڕێوەبەری تەندروستی ڕاپەڕین و بەڕێوەبەری نەخۆشخانەکانی فێرکاری قەڵاتزێ و نەخۆشخانەی ڕانیا دەستیان لە کار کێشاوەتەوە تا ئێستا بە فەرمی ئەو پۆستانە پڕ نەکراونەتەوە جگا لەوەی پزیشکانی خولا و بایکۆتی دەوامیان کردووە. بەڵام ئەو ڕووداوانی کە لە ڕابردوودا ڕوویاندا هۆکار بوو بۆ ئەوەی کە بەر لە وادەیە خۆی بڕیاری دەست لە کارکێشانەوە بداوە ئێمەش بۆ پەڕی دڵفراوانیەوە دەست لە کارکێشانەوە کەیمان قوبوڵ کردو لە ماوەی ڕابردووش دیارە بەهۆی هەموو ئەو گلەی و ناڕەزایەنەی بە تایبەتی مانگرتنی دکتۆری مقیم مەقدەم تەدەڕوج و ئەو لۆدەی کە لەسەر بە تایبەتی بەشی فریاکەوتن هەبوو لە نەخۆشخانەی فێرکاری ڕانیا هۆکار بوو بۆ ئەوی کە بەڕێوەبەری نەخۆشخانە پێوە بێ کە چارەسەرکردنی هەموو ئەو گرفتانە لە یەک کاتدا ئەستان دەبێت بۆ جارێکی تر داوای دەست لە کارکێشانەوەی کردووەوە بەیەکەوە ڕێکەوت بوون لە یەک کاتدا بۆ دوای جارکە پێشکەشی کردو. لا سنووری تەندروستی ڕاپەڕین 6 نەخۆشخانەی گشتی و 18 مەڵبەند و 78 بنکەی تەندروستی و 2 بەڕێوەبەرایەتی خۆپاراستن بوونیان هەیە. بەشێکی زۆری هاوڵاتیان لا دۆخی تەندروستی ناڕازین و دەڵێن پێویستە لایەنە پەیوەندیدارەکان لەوە زیاتر بێباگ نەبن بەرامبەر تەندروستی هاوڵاتیان و کێشەکانیان بۆ چارەسەر بکەن. لا دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناز ئەرسەلان کەناڵی ئاسمانی پێم.